خۆشویستان و کامەژمە پێکردتۆریەکەمان تایبەتە با خوێندنی پێشەیی هەروەها پێکاتەکانی ئەم خوێندنە و ئەو پێداویستیانی کە پێویستە لە هەر خوێندنگەیەکی پشەیدا بێت تا چۆنە لە هەرێمی کوردستان دەستەبەر کراوە ئایا خوێندنی پشەیی تا چۆنە دەتوانێت ڕۆڵ ببینێت لە پێشکەوتنی وڵات و چەنە ڕۆڵی بینیوە لە پێشکەوتنی هەرێمی کوردستان سەبارەت بە پێشەنگای تایبەت بەم جۆری خوێندنەش قسە دەکەین لەگەڵ مامۆستا سەرکەوت ڕەسوول یاریدەدەری هونەری کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمانە مامۆستا خێراتی سپاس بۆی لەگەڵمان بەشداری مامۆستا با یەکەم بابەت بۆ دەست پێ بکەین خوێندنی پیشەیی چی و پێکاتەکانی بەگشتی چین خوێندنی پیشەیی ئەو خوێندنەیە کە قوتابیان زیاتر لە پۆلەکانی 7 و 8 و 9 دەست پێەکە هەندێکی قوتابخانە هەیە لە 4ەوە دەست پێەکە بەڵام زیاتریان لە 7 و 8 و 9 دەست پێەکە و چەند بەشێک لە خۆیەگرێ بە پێی تەمەنەکان یاخود بە پێی ئەو ڕەگەزی قوتابخانەکانە گۆڕێ لە هەندێک قوتابخانە بەشی درومانی تایە کە خوێندنی کچانی تایە درومانە و بەشی کارەبای تیا و بەشی وێنەی ئەندازەی تیا و بەشی گوڵی تایە لە قوتابخانە کوڕەکانە وا بڵێن زیاتر بەشی دارتاشی و ئاسنگەری و کارەبای ئەوانی تیا باشە مامۆستا ئەم وەشەیەکە ئێمە ئاماژەی پێەکەین تا چەند لە خوێندنگاکاندا وەکوانەیەک دراوە بە خوێندکاران من ئەوەی بینم بێت لە قۆناغەکانی خوێندم تەنها یەک قۆناغ لە یەک پۆلدا وەشەمان هەبووە بۆچی بەم جۆرە پشتگوێ خراوە یاخود فەرامۆش کراوە خۆی مشکلەکە لێرەیە کە چونکە لە قوتابخانەکانی سلێمانیە کە ئێستا دوو پەروەردەمانەیە پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوە من لە سنووری پەروەردەی ڕۆژهەڵاتم لە حدودی 200 مەکتەبا کە هەمانە تەنها 12 مەکتەب بەشی پیشەیەتیا بەداخەوە لە بەشی ڕۆژئاواشە 24 مەکتەب ئەگەر هەڵە نەبم تایەتی ئەو ساڵانە کە خوێندکاری ژێت لە هەفتەیەکە یەکوانەی هەیە یعنی یەکوانە تەسەوڕ ناکەم فێری هیچ شتێک ببی ساڵان دووانە هەبوو باشتر بوو وانەیەکت بە پراکتیکیە خوێن وانەیەکتیت بە تیۆریە خوێن بەڵام ئێستا کەم کراوەتەوە بۆ یەکوانە و لە مەکتەبەکانی شاکەمە زۆر زۆر باش زۆر دایکمانە باوکمان باسی ئەو سەردەمی کۆن دەکەن کە ئەوان خوێندویانە دەڵێن لە قۆناغیەکی سەرەتاییەوە چەندین بابەتیان هەبوو کە لە نێو وەشەکاندا دەخوێنرا دایکمان زۆربیان فێری درومان و زۆربیان لە تەمەنێکی مناڵی فێری چێشت لێنان و هەندێک بابەتی تر بوون بۆچی ئێستا لە نێو پەروەردەی خۆماندا ئەمە نەماوە هەر جیاوازەوە هەندێک بابەتی ترێ بوون و بابەتی هونەری و بابەتی وەرزشیش ئێمە ئێستا گرنگیەکی وهای پێ نادرێت بەداخەوە ئەو خشتەیوانانەی کە دائەنرێ با بگەڕێمەوە سەر ئەوە ئەو خشتێوانانی کە دانرێ بۆ دەرسە هونەریەکان زیاتر یا دەرسە تەرفیهەکان دایمەنەکەوێتە دەرسی پێنجەم و شەشەمەوە یعنی کە مناڵێک کێتە قوتابخانە دەرسی یەکەم و دووەم و سێمی ئەگەر سەرەتایی بێ بە کوردی و بیرکاری دەست پێەکە یعنی ئەو تاقەی نامێنێ لە وەرزشایە لە هونەرە لە دەرسی پێنجەم و شەشەمان سەرفێکا بەداخەوە لە پیشەیەکە شار عینەشت هەتا زانست و کۆمەڵایەتی و دەرسە ئەدەبیەکان و عیلمیەکان هەبێ زیاتر دەرسەکانی ترەکەوێتە ئەخیری کات ڕۆژەکەەوە خوێنکار و تاقەوینەی نامێنێ جا ئەو پێداویستانی کە با بڵێن بتەوێت دابینێکی بۆ قوتابخانەکان بۆ خوێنکارانی کێتە لای ئێمە پێداویستێکی ئەوتۆمان لە بەردەستانیە چکە ئێمە ساڵانە نەسریەکمانە بوو کە پەڕێبەرەتی پەروەردەکان دابینیانە کرد نەسرێکی مەقتوع بوو بۆ هەر قوتابخانەیەکی پیشەیی کەمێکی پارەی دانا ئێمە شتمان پێکڕی و بۆ قوتابخانە لە پۆلەکانە و لە دەرسەکانە بەسەر تەلەفەکانە فێرمانەکرد ینی لە هەموو بوارەکانە ئێستا شتە خوێندکارمان هەیە یعنی دەرچوو پیشەیە چۆتە ئامادەی پیشەیەکان چۆتە مەحەدی فنون با بڵێن لەوێ درێژەیە بە بەشی سێرامیکەکەی سەرکەوتوو بۆ یان دوکانی خایەتی هەیە یان دوکانی دارتاشی هەیە هەمانە باشە مامۆستا کە خۆ ئاماژە پێکرد لە ئێستادا کەمە خوێندنی وەشە لە نێو ناوەندەکانی خوێندندا و پێداویستیەکانیش ئەوەندە بەردەست نییە باشە ئەو پێداویستانی کە بەردەست نییە دەگمەنی پێداویستیەکانە یاخود نەبوونی بودجێکی دیاریکراوە کە بتوانرێت ببەخشێ بە خوێندنگاکان ئەو پێداویستیانە بەردەستکەن و خوێندکارانی بێبەش نەبن لەم وانەیە بەداخەوە نەبوونی بودجەکەی ئەژینا وەکو پێداویستی ئێستا بەسیترین شت دەتوانیان نامۆترین شت کە دەست ناکەوێت دەست بکەوێت لەبەرەوەی شتەکە ئەوەنە زۆر بووە یعنی دەست دەکەی بەڵام نەبوونی بودجەیەکی پێویستە بۆ بەشەکانی پیشەیی زۆر باشە مامۆستا هەندێک جار بەشەکەش هەیە و پێداویستەکانیشن بەڵام بەپێی پێویست لە خوێندنگەکە ئەتیمامێکی ئەوتوی پێ نادرێت گرنگیەکی ئەوتوی پێ نادرێت بۆ نمونە ئێمە زۆر دوور نەڕێ لە قوتابخانەیە کە ئێمە خۆمان خوێندمان هەندێک جار مختبەری فیزیامانە بۆ کە ئەبسەد شتاتوانین فێری زۆر شتی لێ بکرین بەڵام ئێمە زۆری نەمان خوێندنمان تاو کرد و
کلاکێک ساردوگەرمەکەی لێک گیان ناکەینەوە واتە هیچ ئیسفادەیەکی بۆ ئێمە نەبوو ئەمە چۆنە؟ ئەزانی چۆنە خوێندنی پیشەیی زیاتر تەرکیز دەکاتە سەرەوەی کە تۆ لە قوتابخانەکەیە شوێنێکی تایبەتت هەبێ بۆ نمونە ئێستا کە جانابەت باسیەکەی مختبەری فیزیا و کیمیا ئەگەر بێت و شوێنێکی تایبەتت هەبێ یان ئەو پێداویستانە لەبەردەستانە بێت نەبوونی کارەبا دەورێکی ئەساسیە بینێ لە بەشەکانی پیشەیە. من خۆم ساڵی 96 یان 97 بوو چوون بۆ دەورەیەک بۆ دارتاشی لە تەربیەوە نردیانین کە چوون هیچی تیان نەبوو یانی دەورەکەی تا بینم بگرە خۆم وا بوو لە مامۆستاکە باشتر فێر بوو چکە لە مناڵیەوە حەزم لەو ئیشە بوو لەو ئیشای خاڵ بوومەوە لە دارتاشیە کە چوم سیرمە کرد ئالەتی گەورەیان هەبوو مەشینیان هەبوو ئیسفادیان لێ ناکرد ینی کاربەندی کارای وای لێ نییە ئیشی تیا بکات ینی دەورە ببینێ لەسەری ینی قاڵ ببێتەوە. کاتە ئەمە ئەگەڕێنیتەوە بۆ نەبوونی بجۆ لە هەمان کادا نەبوونی مامۆستای پێویست لە بوارەدا؟ مامۆستای پێویست و خولیکردنەوەی خولی تایبەتیش بە مامۆستایانی پیشەیی با بڵێ. زۆر باشە مامۆستا باسی حەزی خۆتی کرد بەرامبەر بە دارتاشی تا چنێک خوێندکارانی ئێمە حەزیان بۆ ئەم بابەتانە هەیە حەزیان لێکە بەشێکی پیشەیی لەنێو خوێندنگاکانیاندا هەبێ بۆی هەندێک لەو بوارانی کە خۆیان حەزیان لێ هەروەکو ئەوش نەبێ بڵێ دوای بێت بە بژێوی ژیان وەکو سونعاتێکی خۆیان بۆ ژیانی ڕۆژانەیان ئیسفادەی لێ هەموو خوێندکارێک حەز بە دەرسەکانی ئێمە کاتە بەرەوەی کە لە دەرسێکی ئینگلیزیان کوردیا کە 40 دقیقە 45 دقیقە دانیشە و بەس پرسیار و جواب لەگەڵ مامۆستاکەیەکە بەزلای ئێمە چێتە قاڵوی ئیشەکەەوە یانێ بە عملی ئیشەکە و شتەکانە خەیتە بەردەست ینی مرتاحە لەم سەر ئەچێ بۆ سەر ئیشەکان بە وڵاوی لەبەردەستایەتی زۆریشی حەزیان لە ئیشەکەیە. باشە ئەی ئەمە بۆ ئەم ساڵی چ پلانێک هەیە کە ئەم وانەیە بخرێتە پرۆگرامەکان یاخود لە خوێندکاراندا بێبەش نەبن لەمانێت ئەو خشتەی کە دانراوە لە یەکەی سەرپەرشتیاری لە هەفتەیەکە یەکوانە دانراوە بۆ هەرخۆناغێکی خوێندن بەس بۆ خوێندنگیانەی کە پیشەیتە باش ئەوانەیە زیاتر خۆی لە چیا بینێتەوە یعنی ئەوانەیە کوێتە سەر ئێمە کە قوتابێکی قۆناغی حەودێت لە هەفتەیەکە یەکوانەی هەیە یەکوانەکەش ئێمە کە پۆلێکمان هەیە 24 تەلەبێت یا با بڵێن بە شێوەی گروپات تەوزیەکەین بەسەر ئەو بەشانەیەکە هەمانە بۆ نمونە مەکتەبەکەی من 5 بەشیتە ئەو 25 یا 24 تەلەبەیەکێت هەر بەشێک 5 خوێندکاری وەرەکەوە ئیتر بەپێی حەزی خۆیان بەپێی حەزی خۆیانە و بەس 4 هەفتە زیاتر نامێنەوە لەو شوێنە ئەگۆڕێ یانێ بێ هەر 4-5 بەشەکە ببینە. بەڵێ منیش ویستم باز لەوە بکەم کە خوێندکاران ئەو بەشی کە جێی ئەهێڵن لە دوای ئەوە پێم وابێت تاقیکردنەوە ئەنجام بدەن لەسەر یاخود لە کۆتاییدا هەر 4 بەشەکان ئەو 5 بەشێکی ئێوە دیاریتان کردووە هەمووی ئەکات پاشان تاقیکردنەوە ئەنجام خۆی لە وەرزیەکەمە ئەگەر ئێمە 4 بەشمانە بێ لە وەرزیەکەمە وا تەوزیعاتەکەمانەوە دەست پێ کردووە 2 بەشی سەرەکی بخوێنێ بۆی تاقیکردنەوەی وەرزیەکەمی لێبە لە وەرزی دووەمە کە تاقیکردنەوە کرێتەوە 2 بەشەکەی ترە خوێنێ بۆی تاقیکردنەوەی وەرزی دووەمی لێبە. زۆر باشە مامۆستا لە توژنەوە تا خوێندمەوە کە ئەم خوێندنی پیشەیە لە هەریەکە لە یابان و بەریتانیا و ئەڵمانیا لەم وڵاتانەدا ڕووی سەرەکی هەبووە لە پێشخستنی بواری خوێندن لە پێشخستنی وڵاتەکەدا لە کوردستانی خۆماندا ئەم خوێندنی پیشەیە چی سوودێکی بە وڵاتگەیانەوە چی پێشکەوتنێکی دروست کرد هیچ شتێکی ئەو تۆی بە کوردستانی خۆمان نەگەیانەوە بگرە ئێران لە تەنیشمانەوەیە باشترین ئیشی دەستی هەیە بەڵام کە سیرەکەی کە ئەهێنیتە ئێرەیان شتەکەیان لێوەرەگریان ئەو بەرهەمەی کە لەوێ دروستکراوە لێرە تاقیەکەیتەوە هەندێک جار لەوانەیە کە پێشەنگایەکەکەیتەوە کەسانێگەن بۆ سەیری کە نرخێکی لەسەردانەی نرخەکەشی ئەوەیە کە تۆ مانوو بووی لەگەڵە ئیشی دەستە یعنی ئەو نرخە ناهێنێ کە تۆ کە ئەو پێی بە بەڵێ کاتە لە ئێستادا تەنها لەو خوێندنگانی کە پێشتر ئەمانیان خوێندووە لەم ساڵیشدا بۆ ساڵی داهاتووشدا بەردەوام دەبن ئەو خوێندنگانی کە بێبەشن لەمە ئایچ پلانێک هەیە بۆ ئەوانیش پلانمان هەیە ساڵانە پلانمان هەبوو خوێندنگەکانی تر ئەگەر بەپی شوێن و مەکانی بیناکانیان 2 ژوور یا 3 ژوورمان بنێ بەشی تازە بکەینەوە. زۆر باش لە قسەکانی پێشودا مامۆستا باسی پێشەنگات کردنەوەی پێشەنگا بۆ ئەم بوارە بۆ خوێندنی پیشەیی چۆنە لە هەرێمی کوردستانی خۆمان تا چنە بە پێشەنگا ئێمە ساڵانە پێشەنگامانەکردەوە لە سەرەتای دامەزراندنی خۆمەوە با بڵێن ساڵانە پێشەنگامانەکردەوە بەڵام لەم ئەخیرانەیە لەبەر نەبوونی بودجە و نەبوونی پێداویستیەکان با بڵێن تقریباً 3 ساڵ جارێک 4 ساڵ جارێک پێشەنگاکەینەوە ئەویش
کۆکراوی ئەو چەند ساڵەیە کە ئیشمانتیا کردو و لە ساڵێکە پێشکەشیەکەی. بەڵێ ئەو ئیشانەی کە ئێوە ئەمەژە پێکرد تیاندا کردووە ئایا ئەو بەرهەمانە تەنهای خوێندکاران یاخود زیاتر مامۆستایان دەگرێتەوە؟ سەرەتا ئیشی دەستی خوێندکارانی تایە، دوای ئەوە جوانکاریەکی تۆ تیاکەوەکو کە بشێت کە بیبێتە پێشنگایەکەەوە داوینەی چکە ئیشی خوێندکار لە وانەیەکە ناتوانێت هیچت بۆ دروستکە، یعنی ئەگەر لە حسابیکەی لە وەرزێکە دوو بەشە بینێ هەر بەشێک پێنج وانەی هەیە لەو پێنجوانەیە ناتوانێت هیچ شتێکت بۆ بەرام بێنێ ئەو شتێک کە بەڕێمی شوێنێ ئەبێ خۆت بە دەستکاریەوە دەستکاریکەیت و بەرهەمێکی باشی لە دەرچە. باشە مامۆستا هەبوونی ئەم بەشە لە نێو خوێندنگەکاندا تا چەنە ڕۆڵی ئەوەی هەیە کە بۆ منە خوێندکار بەهری خۆی بدۆزێتەوە لاانە خوێندکارێکە بێت بارێکی سەرسوورێنەری هەبێ لە دەرتاشیە بەڵام هیچ هەلێکی بۆ نەڕەخسێت کە نێو خوێندگەکی خۆی خوێندنی پیشینە بێ هەلێکی بۆ نەڕەخسی خۆی بەهری خۆی بدۆزێتەوە خولای خۆی بدۆزێتەوە. خۆی خوێندکارمان هەیە بەڵێ خوێندکارمان هەیە لە شێوەکاریە لە ڕەسەمکردنە زۆر دەستێکی باڵای هەیە یان لە درومانە یان حەزی ئەوەیە کە باوکو دایکی باوکی بزیات لە بوارێکە ئیشی کرد لە بواری کارەبای ئیشی کردۆکێت ئەڵێن ئەو پلاکە ئاوای ئەو پلاکە ئاوایە ئەچێ لە ماڵەوە ینی تاقیەکاتەوە ینی بەکاری هێنێتەوە یان دەرگایەک یان شوێنێکی لە ماڵەوە تێگە چێکەوە دەرگای کەنتۆرێکە ینی هەستەکەین ئیشی تیاکەن و ینی ئیسیفادەیان لێ کردو. باشار خوێندکارێکە لە وەرزیەکەمدا بۆ منە دوو بەش ئەخوێنێت و بەشانی کامەژە پێکرد لە وەشەدابوونی هەیە دەتوانرێت بۆ مودێک بۆی دیاریکرا بۆ منە 4 هەفتە یەخۆ زیاترە بە تەواوی فێری ئەو بابەتە وردەکاری وەربگرێت لەسەر بتوانێت پراکتیکی یان ئیشی لەسەر بکات. بەداخەوە نەوەڵا چکە 4 هەفتە تۆ ئەگەر حسابیشێکی 4 چلی 160 دقاکە یعنی ئەو 4 هەفتەیە هەفتە یەکوانە ئەڵێت یەکوانەیەتە دەرسەکەی تۆ ینی ئێمە زیاتر تەرکیزەکەینە سەرەوەی کە بە پراکتیکی ئیشەکە بکە نەک بە نەزەری با بڵێن بەنووسین و بۆ شتانە بەنووسین پێڵێن ئەو کەلوپەلەکانی ئەو بەشانەیە بەڵام لە دوایە کە تۆ نیوەی وانەی یەکەمت پێڵی ئەم بە شتانە لەم بەشانە بەکارێ بۆ نمونەکە درومان بێ ئەوە مەچینەیە ئەوە مەقەستە ئەوە مەترەیە بەڵام لە وانەکانی ترە یەکسەرە بێ بیخەیتە سەر و سەر ئیشێک کە مامۆستاکە ڕابێنێ لەگەڵیە. زۆر باشە مامۆستا چنێک ئەم خوێندنی پیشەی ڕۆڵ دەبینێت لە پڕکردنەوەی هەندێک پێداویستی کۆمەلگا بۆ نمونە ئەمەر نییە هەموو خوێندکارێک دواتر کە تەخەروجی کرد کە زانکۆی تاوا کرد بێ بە دکتۆری بێ مامۆستا و هەندێک بابەت هەڵبژێر بۆ نمونە پیشەی دارتاشی پیشەیەکی جوانە ئەتوانێت هەندێک دیزایانی ناوماڵی پێ دروست بکە هەندێک بابەتی سری پێ دروست بکات تا چنێک ئەم خوێندنی پیشەی ڕۆڵی هەیە لەوەی بۆ منە پێداویستەکانی کۆمەلگە پڕکاتەوە لە پیشە جیاوازەکاندا. ئەزانی چۆنە ئەو خوێندکارانی کە لای ئێمە دەرەچەند بۆلی 1970 ئەگەر ڕوو بکەنە ئامادەی پیشەکان بەردەوامی پێهێن بەڵام هەشیانە ینی لەو مەرحەلەی ئێمەیە ئەگەر زۆر سەرنجی بات ئەتوانێت ئیسفادەی لێ بکات یانی لە داهاتووە وەکو بژێوی ژیان بەکاری بێنێ بەڵام بەداخەوە ئەو خوێندکارانەی کە زیاتر لای ئێمە بە ئامی 1970 کە لە نۆ دەرەچن یەکسەر ڕۆکەنە عەدادەکان یان مەعهەدی وەرزشیەکان یان مەعهەدی کۆمپیوتەرەکان زۆر بەدەگمەن ڕۆکاتە ئامادەی پیشەیەکان یان ئامادەیە بازرگانەکان. باش ئەو وانەی پیشەیە کە بوونی هەیە لە 1970 تا چەند وادەکات خوێندکارەکە چالاکتر بێت واتە چالاکی لەوانەیەدا بە دەرکرد و لە هەمان کاتاکە بینین لەگەڵ هاوڕەکانی بێکەوە کارێک جێبەجێەکان. خۆی کە هەر خۆی کێتەوە بەشەوە حەزی لەو بەشانە هەیە زیاتر چالاکی خۆیان نوێنێ لەو بەشانەیە و کە ڕاتت لە قوتابخانەکەی منیشە ئەچێتە پیشەسازی یان نەچێتە مەعهەد لەو خوێندکارە باشترە کە هیچی نەخوێنەوە ینی ئێستاگەت بەراوردی خوێندکارێک بکەی لای من لەگەڵ مەکتەبێکە کە بەشی پیشەیتیانە لە نەتیجا لە پەیمانگایەکە یەکتری ببینەوە ئەوەی لای ئێمە زیاتر چکە لە بیدایەتە خوێنوێتی لەوەی قوتابخانەکەی تر باشترە. زۆر باش مامۆستا لە 2 ساڵی ڕابردوودا پرۆسی خوێندن بەپێ پێویست بەڕێوە نەچوو ئەمە تا چنێک کاریگەری خستە سەر خوێندنی پیشەیی لە نێوەیەوەدا؟ وەڵا بە تاکید کاریگەری کردە سەر خوێندنی پیشەی لەبەرەوەی وانە نەبابوو وەکو پیشەی بێڵێنەوە با بڵێن بەس دەرسە ئەساسیەکان بوو زیاتر چکە ئەو خشتەی کە ئەهاو بەشی پیشەیی هونەر وەرزش ئەو بابەتانی تیان نەماوە حتا وانەی کۆمپیوتەریشی تیان نەماوە
بەڵێ کاتە مامۆستا بەپەی سەرنج و تێبینی خۆت پێت باش ئەموانەیە لە ناوەندەکانی خوێندنە لەگەشت قۆناغەکاندا بمێنە گەر بە مودێکی کەمیش بێت تەنها خوێندکاران باگراوندێکیان هەبێت لەسەری نەک بکەونە وردەکاریەوە خۆی ئەگەر لە هەموو قوتابخانەکانە هەبێت شتێکی زۆر باشە لەبەرەوەی ئێستا ئێمە خوێندکارمان بۆ هاتووە لە مەکتەبێکی ترەوە بۆ نمونە کە جانابەت باست کرد ئەو کاتێک کە خوێنوتە بەس لە قۆناغێکا بوو خوێندکارمان بۆ هاتووە لە قۆناغی نوێ ئەڵێ من حوتووەژە نازانم پیشەی چییە یعنی تۆ یەکسەر لە نوێ خێتە پیشەی و پیشانی ئەی ئەڵە شەڵا من لە حوتوەش شا لێرە بوومە ینی ئاواتەخوازیین هەموو مەکتەبەکانی هەموو ناوەندەکانی خوێندن بگرێتەوە پیشەی بەڵام مەودایشی زۆر دووریە تا ئەو شتە باش لە پاڵ ئەو خواستی ئێوە کە خوێندنی پیشەی لەنێو هەموو قوتابخانەیەکدا بەردەستێ بۆ خوێندکاران پێویستە چی شتێک بۆ ئەم جۆرە خوێندنە بکرێت بۆ ئەوەی ڕۆڵی هەبێت لە زۆر بوار لە کۆمەڵگەماندا ئەزانی منهەجی خۆی منهەج سەرێکی ئەساسێکی خوێندنە ئەگەر تۆ منهەجێکت نەبێ بۆ نمونە لە قوتابخانێک و بۆ قوتابخانێکی تر وەکو ئەوە نییە بڵێ کوردی چۆن لێوێ ئەخوێنرێ لێوەش بخوێنرێ لای ئێمە بەنەوەیەک بێت لە مەکتەبێکتر لەوانێ بەنەوەیەکتر بخوێنرێ چکە منهەجێک نییە کە پیشەیی لەسەر ڕۆشت بێت تا ئەم دەقەیە لە ساڵانی ڕابردووە چەند بەجودی چەند سەرپەرشتیارێکی بەڕز و مامۆستایانی پیشەیی چەندین منهەجیان دانا بەڵام منهەجەکان ئەوەنە زۆر بوو مەجای ئەوەیان نەبوو کە تۆ پێی بڵێتەوە دیسانەوە لەوە ئەبوو کورتی کەیتەوە بۆ چەند لاپەڕەیەک لەبەرەوەی تۆ یەکوانە هەیە لە هەفتەیەەکە باشە کاتێ لە ئێستا داوانە پیشەکان زیاتر کە بە خوێندکاران ئەنجام دەدرێت پراکتیکین یاخود نەزەڕی زیاتریان ئێمە وای لەکەین پراکتیکی بێ ئەی نەزارێکی استفادەی نابێت بۆ ئەوە نەزاریەکە ئستیفادەیە بێت وەکو بیدایەت کە ئەڵێم لەو مەنهەجەی کە هەیەە باوڵێن کە لەم چەند ساڵایە هەبووە چەند شتێکی کورتکراوەمان لێ کردووەکو بڵێن لە بەشێکە لە درومانیان لە کارەبایە ئەو شتانەی ئەساسیانەی کە پیشانەی کە بەکارێنێ زۆر باشە مامۆستا بۆ منە کاتێک کەسێک دەچێتە ناوەندێک بۆ نمونە ئەچێتە شوێنێکی ئاسنگەری وەستایەک فێری دەکات دەچێتە شوێنێکی دارتاشی دیسانەوە وەستایەک فێری دەکات کامەیان باشترە بۆ نمونە زۆر جتانتە ناوەندەکان لە زانکۆکان دەباستەوە دەکرێت ئەوەی کە لە زانکۆ دەیخۆنی جیاوازێکی زۆر هەیە کە ئەوەی کە بە پراکتیکی بەڕاستی لە نێویشەکەدا دەیکەیت ئەمە چۆن ئەوی لە ناوەندەکانی خوێندەدا دەخوێنرێ هاوشێوەی ئەوەیە کە لای وەستایەکی تر بۆ نەماوەی 20 ساڵە 50 ساڵ لە هەمان بواردا کار دەکات ئەوەی کە لە دەرەوە ئەی خوێنی باوڵێنەکو شاگردێک لای وەستایەک فێری ئەبی زیاتر پراکتیکێکەیە بەڵام لای ئێمە لە نەزەریەکەەوە بۆی ئەڕۆیانی لە تیۆریەکەەوە کە بیدایەت فێر ئەبیت چی بخوێنی چۆن ئەی خوێنی چێن ئەو شتانەی کە بەکارێن ئێستا ئەگەر بێت و پرسیار لە یەکێ بکەی کە لەوانەیە کە لای وەستایەکیشی کردووە ئەڵێ من نەم خوێندووە بەزەوەنە هاتووم لە تەمەنێکە هاتووم فێری ئەوە بووم کە ئەمە ئەو ئەداوەتانەیە کە بەکارێنرێت و بۆ ئەم ئیشە بەکارێت باش ئەمانێت تەنها لە پۆلی حوتۆشت و نابەردەسە تا چەند گرنگە خوێندکاران لە سەرەتاییشە بۆ منەلێکی سەرەتایی ئەوانەیە بخوێنن وردەکاریەکانی لەسەر ببرن تا دەگەن ئامادەی ئێمە بەرنامەیەکمانە بوو لە قۆناغی چواری سەرەتاییەوە بخوێنرێت چکە لە 1 و 2 زیاتر ئیسفادە کەمترە بەس کە ئێستا پێڵێن بازنەی 1 و بازنەی 2 بازنەی 2 لە 4 و 5 و 6ەوە هەستمانەکرد لەوێ باشترە کە پەرەی پێبە بەڵام نازانم یعنی تۆ لە قوتابخانەیەکە 4 و 5 و 6 ئەخوێنێ بەڵام دوو ڕۆژی تر ئەچێتە قوتابخانەیەکی قۆناغی بنەڕەتی 7 و 8 ئەگەر تیای نەبێ سفرە بێتەوە خوێنکارە بەڕاستی ڕاستەوە دابرانێکە بە خوێندکارەکە مامۆستا سەرکەت ڕەسوول یاریدەدەری هونەری زۆر سپاس بۆی سپاس بۆ دەرفەتێ ناوبڕێک وەرگین و پاشان لە بەرنامەی بیانی باش کورسان بەردەوام بین.